ئەمڕۆ ڕۆژی جیانی شانۆیە لە جیهاندا. ئەم یادە لە کوردستانیش لەلایەن شانۆکارانەوە بە ئەنجامدانی چالاکی جیاواز ئەنجام مەدرێتن. لە هاوکات کۆدەنگێکی شەیە کە ڕەوشی شانۆ لە کوردستان لە پاشەکشەدایە. من بۆ قسەکردن لەسەر ڕۆژی شانۆ لە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز کاک حەمەسوار گفتوگۆکەین وەکو ڕخنەگرێکی شانۆیی ئەو کۆدەنگیە یان ئەم بۆچوونە هەیە کە ڕەوشی شانۆ لە کوردستان لە پاشەکشەدایە. بەڕێسان وەک ڕخنەگرێک ئەمە چۆن نەبینن؟ لە ڕاستیدا لە کاتی قەیرانەکان یەکەم سێکتەر کە زیانی بەردەکەوێت هەمیشە سێکتەری کللتورە لەبەرەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە وڵاتی ئێمەش بە سێکتەرێکی هامشی و پراوێزخرا و مامەلەی لەگەڵ دەکرێت بە تایبەتی شانۆ لە ئێستادا لەم دە ساڵی ئەخیریەکە هەرێمی کوردستان لە قەیرانێکی داراییە ئەم قەیرانە بە شێوەیەک لە شێوەکان ڕنگدانەوەی خراپی بەسەر هونەری شانۆ هەبووە بە شێوەیەک لە هەندێک شاری کوردستانە خەریکە شانۆ بە تەواوی نامێنێ بۆ نمونە لە هەولێر ئەمە سێ ساڵە پێم وایە یەک نمایشی شانۆی کە ڕەنگە ئەم شەو بکرێ نەکراوە و سەرەتایەکی ناخۆش بۆ شانۆکاران بەڕێوەیە کە ئیتر ڕەنگە شانۆ لە ڕووی کللتوریەوە لە ڕووی پەیوەندی لەگەڵ بینەرەوە ئەو بایەخەی نەمێنێ بە تایبەتی کە بینەران لە شارێکی وەکو هەولێر ینی بۆ سێ ساڵ نمایشی شانۆی نەبینن ئیتر جۆرێک لە ڕێهاتن لە لێڕاهاتن دروست دەبێ وەکو ئەوەی کە پێویستی بە شانۆ نەبێتتر هۆکارەکان چین کە بۆ نمونە باسی هەولێرمان کرد ئەو پاشەکشە گەورەیە لە هەولێرێ هۆکارەکان بۆ چێگەڕێتەوە پەیوەندی بەوە هەیە هونەرمەندمان نین هونەرمەندی شانۆیمان نین پەیوەندی بەوە هەیە تێکسمان نییە پەیوەندی بە پشتگیری هەیە پەیوەندێک هۆکارەکان چین یعنی فاکتەری سەرچی بەڕوانینی من بیرکردنەوەی شانۆکار خۆیەتی یعنی ئێمە پێویستە بۆ ئەوەی لەم بارودۆخە تازەرە بتوانین کاری شانۆی بکەین بیرکردنەوەکانی خۆمان بگۆڕین ئەم بیرکردنەوەی کە ئێمە ماوەی زیاد لە 100 ساڵە کاری شانۆی پێدەکەین کۆم بووە پێویستی بە فۆرماتە پێویستی بە ڕیفرێشە بۆ نمونە ئەو عقلێتی ئێمە ئەو سیستمی ئێستا کە ئێستا لە شانۆ بەڕێوە دەچێت سیستمی هەفتاهشتاکانی سەدەی ڕابردووە تا ئێستا شانۆی کوردی لەسەر ئەم سیستمە ئیشەکە تا ئێستا پشت بە حکوومەت دەبەستێ ئەبێ حکوومەت پارە تەرخانکە ئینجا شانۆکار ئیش بکە لە هەموو دنیا ئەم پرۆسەیە پرۆسەیەکی فاشیلە ناتوانێت بەرهەمی هەبێ شانۆکار ئەبێ سەرچاوی داهاتی سەرچاوی بوونی سەرچاوی گەشتسەندنی بینەر بێ ئێمە ئەبێ بۆ ئەوەی جارێک کە شانۆکەمان دابڕژینەوە شانۆکار پەیوەندێکی تازە لەگەڵ بینەر گرێ بداتەوە بینەر بکاتە سەرچاوی بەردەوامی شانۆکەی بینەر بکاتە سەرچاوی گەشە سندنی شانۆکەی بۆ ئەمەش پێویستە بیرکردنەوەی خۆی بگۆڕێ کێشەی ئێمە ئەوەیە لە زۆربەی کات هوەرێکی هاوردەکرا و پێشکەشەکەین هوەرێکە لە نێو کۆمەلگایچکە گەشەی کردووە لە نێو دەرهاوێشتیشتر کە ڕەنگە تەواو جیاواز بێ لەگەڵ ئەو باردۆخۆی کە لە کوردستانە هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا بە خۆشحاڵیەوە لە هەندێک شاری کوردستان بە تایبەت لە سلێمانی لەم ساڵیشە لە دهۆکیش یعنی لە کەرکوچیش تا ڕادێک سەرەتاچەی بیرکردنەوەی جیاواسەیە گەڕانەوەی بۆ بینەر بۆ ئەوەی شانۆ گەشە بکە لەم دۆخە بچێتە دەرەوە ئەم قۆناغە بەجێ بێڵێ ئەبێ دابڕانێک لەگەڵ ئەم تاریخە دروستکە هەوڵ بدا بازار بۆ خۆی دروستکە ئێمە لە پارکی منارین ئەم شەقامی لێ وەستاوی نەتوانین بڵێن شەقامی پەیکەری هونەرمەندانە بە تەنیشت پەیکەری گۆرانەوە وەستاوین یەکەم کەس بووە کەوشەی شانۆی لە ئەدەبیاتی کوردی بەکارێناوە هەر لێرەش پەیکەری پیرەمێردیش هەیە کە یەکەم ڕەوەک و یەکەم ڕەخنەگری شانۆی دەناسرێ لە شارێکیشین لە هەولێر وەکۆی بۆ چوونێکەیە ڕایەکەیە کە یەکەم شانۆی لە ساڵی 1920 لەم شاران جام درراوە شانۆ لە دوای هەفتایەکان کاریگەریەک شانۆ ئەوەندە زۆر و بەسەر کۆمەڵگەی کوردی کە هەمیشە پێشڕەو بووە لە مەجالە هونەریەکانە بەڵام ئێستا ئەوانەی کە بۆ چوونێکەیە جگەلەوەی دەقی باش نەتواندراوە بەرهەم بێندرێ لە ناو کۆمەڵگەی کوردی کە دەربڕ بێ بۆی کە کێشەکانی خەڵک خۆی لە ناو دەقەکاندا ببینێتەوە سوۆسیال میدیاش کاریگەری هەبووە بەسەر ئەو پاشەکشەی لە شانۆدا هەیە بێگومان یعنی من باسیەوەم کرد کە ئێمە لە 2024 لە پاش لە ساڵ لە 2023ەوە تر دەرهاوێشتەکان لە هەموو دنیا گۆڕدران لە ژیان هەنگاوەکانی گۆڕان هەنگاوەکانی نوێبوونەوە هەنگاوەکانی هاتنی ئایتیمی نوێ
هەموو ژیانی گۆڕی بیرکردنەوەی هەموو مرۆڤایەتی گۆڕی بۆیە شانۆکاریش ضرورە بیرکردنەوەی خۆی بگۆڕێت بێگومان سوسیال میدیا کاریگەری نەرێنی هەیە ئەگەر نەتوانی قازانجی لێ بکە بەڵام خۆشانەکە توانی قازان لە سوسیال میدیا بکە بۆ مەسلەی مارکتینگ بۆ مەسلەی ڕێکلام بۆ نمایشەکەی یعنی هەموو ئەو سێکتەرانەی هەموو ئەو تەکنەلۆژیای کاتە ناو ژیانی ئێمە ئەگەر ڕوێکی نەرێنیشیان هەبێ بەڵام ڕوێکی ئەرێنێکشی هەیە کە ئێمە بەڕاستی سوودمان لێ وەرنەگرتووە دەکرێت داهاتیە بێ لە ئێران گەیشتە ئەو بڕواایی کە ئیتر کەسێک نییە پشتیوانیان بکە ئەبێ خۆیان پشتیوانی هوەرەکەی خۆیان بکەن بڕاتیانەوی بەشێک لە ڕەفیقەکانم لە ئێران کە من هەموو ساڵێک سەردانیان دەکەم نمایش دەبینم ماڵەکانی خۆیان کردێتە شانۆ ئێستا ماڵەکان بۆتە شانۆ پارەیان بۆ پەیداکە هەموو شتێکیش بە پارەیە و بلیتەکەش لە ئێران ینی مەبلغێکی گەورەیە ئەگەر بە پێوەری موچەی ئەوێ حسابی بۆ بکەیت یعنی تقریبا 105 موچەی تاکێکی ئێرانی پێک دەهێنێ تۆ ئەگەر متمانەت بەخۆتە بوو کەرستەیەکی باشتە بێ کێشەی بازار و نییە ئەگەر کەرستێکی باشتە بێ بەڵام هەمیشە ئەمانی کە کەرستەی خراپمان پێەیە گلەیەکەڵێن کاکە چۆن خەڵک چۆن چێ پارە بە شانۆ دەدا بەڵام خۆ تەجروبەکانی ئەم 4 ساڵی ئەخیری لە کوردستانیشە ئیسپاتی ئەوەی کرد کە بینەر پارە بە شانۆ دەرا کاک فەرمان ئێمە لەبەروی حکومت پارەی پێداین بۆمان گرنگ نەبوو چی ئینتاجەکەین لەبەروی پێشتر پارەکەیمان وەگرتە بوو وەکوی پێشتر ماڵەکەمان فرۆشت بێ بۆیە گرنگ کوالیتی ماڵەکە لامان گرنگ نەبوو گرمان نەبوو بینەر چی دێ و چی ناوێت چۆن وەریەگرێ لەبەروی پێشتر ئێمە قازانجی خۆمان وەگرت بوو پارەی خۆمان وەگرتی ئەبێ هاوکەشێ بگۆڕین پێت وایە ئەگەر ئەمە بەرلۆی دوا پرسیاریشم بکەم ئەم سیاسەتی وەزارەتی ڕۆشنبیری کە ساڵانە پارێکی زۆری لە پشتگیری بەرەمێنانی شانۆ خەرجە کرد بە دیوەکتر زیان نەبوو لەوەی کە شانۆکاران و دەرێنەران و نووسەرانی تێکستی شانۆیی خۆیان ماندوو نەکەن بۆ داهێنان یان بۆ ئیبداع شتێکی نوێ بکەن کە خەڵک بە دیاریان و دابنیشە و بیان بینێت بە بڕای من ڕێک ئەو قسەی جەنابەت ڕێک درستە ئەو سیاسەتەی وەزارەتی ڕۆشنبیری کە بەداخەوە بەبێ نەخشە ڕێگایشی لەسەرکرا بەبێ پلان بەبێ تارگێت یعنی هیچ ئامانجێکی لە پشت نەبوو چکە تۆ کە پارە و خەرج کرد ئەبێ ئامانجەکەی بەدی بێنی بەڵام وەزارەتی ڕۆشنبیری لەم ساڵانی کە پارەی خەرج کرد چ ئامانجێکی بەدیهێنەوە هیچ ئامانجێکی بەدینێنەوە بالعکس یعنی ئەگەر لەنە دوو قوس ئەم شتە بڵێم کۆمەڵێک شانۆکاری مشەخۆری بەرەمێنە من خۆزگە دەخوازم وەزارەتی ڕۆشنبیری حکوومەت کە دەعم دەکا دامی ئەم لۆجستیاتە بکە دامی ژێرخام بکە بەڵام شانۆکار تەمبەڵ نەکە پارەی پێشوەختی قازانج پێشوەختی بداتی بۆ ئەوی هەرچی بەرهەم بێنێ بەلایەوە گرنگ نەبێ بالعکس ئەبێ شانۆکار هەمیشە لە هەولی ئەوەیە بێ بینەر چیەوێ تەوانەوە بەمانەی نییە کە تۆ بەرهەمی ئاست نزم و بەرهەمی وا پێشکەشکەی کۆمەڵی گالتەزار پێشکەشکرا ئەمە بینەرەمەی ناوێ چکە ئەم بەرهەمانەی کە چەند ساڵی پێشتر گالتەزاری بوون پێشکەشکران ئێستا هیچ بازارەیان نییە ئەمانێ شانۆ لە هەولێر هەڵسێتەوە ئەبێ یەکەم جار بچینە ناو بینەر پەیوەندەکانمان لەگەڵ بینەر لە نێو کۆمەلگا دابڕێژینەوە ئینجا کەرستەیەک بەرهەم بێنین کە شایستەی ئەوە بێ جەنابەت وەکو بینەرێک بێ پارەی پێ بدەیت سپاسەکەم کاک حەمەد سوار عەزیز بەڵێ بینەرانی میدیا سبەی ئەوەی بینیتان و لەگەڵمان بووین گفتوگۆیەکی کورد بوو لەگەڵ کاک حەمەد سوار لەبارەی ساڕۆژی جیانی شانۆ کە ئەمڕۆ 27 ڕۆژی جیانی شانۆیە قسە و باسێک بوو کردمان لەسەر ئەم پاشەکشەی شانۆ لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە ناویاندا لە شاری هەولێر کە ماوەی 3 ساڵە بێت هیچ شانۆیەک تێدا ئەنجام نەدراوە.